وەختتان وەخێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. لە درێژاییە جێبەجێکردنە پرۆژەیە گۆڕانە ڕواڵەتە دەوڵەتە یەهودە ئێرانی ئەمڕۆ هەروەکو جاران لە ئەپلەکەیشنە کڵاب هاوسە مرادە وەیسی مدەڕەسە دانشگاهە عەلی بن ئەبی تالب سپاهە پاسداران خالدە عەزیزی بان کردبوو بۆ جەلسەیەکی پرسیار و وەڵام. خوێندنەوەیە ئەم جەلسە و ئەم مەسائلانە مهمە کە خەڵکە ئێمە بزانن ئەمانەی کە ناویان ئۆپۆزیسیۆنە دەوڵەتە ئێرانە بە ئەحزاب منتەسەب بە کوردۆ عیدەیەکی کەمی ئەم جامعانە کە نابنە بیان کەیتە سەری یەکتری و نابنە 3000 نەفەر. کارمەندانە میدیاییە دەوڵەتە ئێرانی بیان دەیتە دەمە یەکتری و ناونە 2000 نەفەر. کارە ئەمانە چییە؟ کارە ئەمانە ئەمەسە کە ئەکسەریەتە دەها ملیۆنیە خەڵکە ئەم سەرزەمینە بگەوجێنن و دووریان بکەن و لە ماهیەتە خۆیان و لە دەسەڵاتە خۆیان و بە عنوانە ئینحساری بوونە فەزای سیاسی لە دەستە ئەوانە ئەوان بە عنوانە چهرەگەلە تکراری و ڕێگەگەلە تکراریە بەشداریکردنە لە دەسەڵات پێناسە بکەن. یعنی ئێستا ئێوە بڕۆن لە سنە لە کرماشان لە مەهاباد بپرسن تۆ نەزەرت سەبارەت بم مەسائلە چییە؟ خەڵکەکە چون پێی وایە تاک و تەراس پەیوانیە کە تەمامە ئوموروا لە دەسە ئەوە بۆیە بەجێی هێشتگە بۆ حیزب دموکرات و کۆمەڵە لە واقعە ئەوەی کە بەریان پێئەگرێ ئێمەین کە ناهێڵین بەناوە ئێمە مۆرە تەئید بندرێت لە پشتە هەر چەشنە پیلانگەڕیەکی قێزەون بەرعەلەیهە خەڵکە ئێمە. جا بۆ کردنەوەی ئەوە واجبە ئێمە چاوێ بخشێنین بە مێژوویە کە ئەمانە پێی تێپەڕیگن و بەرەوکوێ خەریکن ئەچن. بزانن لەم پرۆژەی گۆڕینی دەموچاوی دەوڵەتە ئێرانیە خەلەع قودرەت یا بۆشاییە دەسەڵات دروست ناوێت. چۆن دروست ناوێت؟ هاتنە ناوە کڵاب هاوس وەکو دانانە مەجمەعەیەکی گشتی یا شوێنە کۆنفرانسگرتن بە حزورە چهرەگەلە تکراریە یا دەروونە حاکمیەتی یا بەناوە چهرەگەلە ئۆپۆزیسیۆنی یا ڕسانەیی کۆبوونەوەیان لەسەر بابەتگەلێ بەناوە دموکراسی گوزارە بە دموکراسی سێکولاریزم فدرالیزم ئایندێ فدراڵە ئێران و ئێرانە ئایەندە. ئەم ئێرانە داهاتووە وشەیەکی درۆزنانەی پڕ لە ئیقمازە. بزانن ئێمە وەختێتین نەقدە حاکمیەت ئەکەین حاکمیەت شێوەیەکی ئیدەئالی هەست بە تایبەتی ئەم شێوە لە حاکمیەتەی دەوڵەت میلەتە شێوەیەکی هەست بەناوە حاکمیەتە قانون. ئەم حاکمیەتە قانونە ئێشێ هەر ئیستەواوێتە نە ڕۆژێکی تر نە دە ڕۆژی تر نە سەد ڕۆژی تر بۆیە تۆ نەغدی لێەگری. مەسەڵەن قانونێک کە تەسویبەکەن دەست ئەوەی تە قەڵەم و نەغدی لێ ئەگری. بزانە سپاهە پاسداران مەوجودیەتە قانونی نییە. بۆ چون ئایەت الله خومەینی لە ساڵە 58دا هیچ موقعیەتێکی ئیجرایی نییە. کێ موقعیەتە ئیجرایی هەست؟ دەوڵەتە موەقەت بە گوێرەیە قانونە ئەساسیە مەشروتەیە ئێران دەوڵەتە موەقەتە کە بە جێبەجێکردنە قانونە ئەساسیە مەشروتەیە ئێران خەریکە ئەچێتە بەرەو. ئایەت الله خومەینی بۆ لە قوما حکمە نووسیاگ و مەکتوب نادا بە عەباس دووزانی و ڕەفیق دووس و محسن ڕەزایی بۆ دروستکردنە سپاه پاسداران بۆ خاترەوەی خومەینی ئەمە ئەزانێ کە مەقامە ئیجرایی نییە و ئەو چون وتگێسی حەمە ڕەزایی پەهلەوی ئینسانە مستەبدێ کە چون قانونە مەشروتە ناواتە بەرەو بۆیە ئێشێ قیام بکرێ بەرعەلەیهی خومەینی حکمە مەکتوبە وان نادا تا خۆی بێتەوە گەورەترین گێرە شێوێن و گەورەترین قانون شکێن. خومەینی ئەم حکمە مەکتوبە نادا و سپای پاسداران ئەمەی نییە. ئەوەی کە ئێمە هەڵەگەڕێنەوە پێیان ئێژین داڕوویکە ئەو ناتوانێت عەتفی بکات و منتەسەبی بکات بە گوزەرە زەمەن. ئەو ناتوانێت بیخاتە دوای ڕێفراندۆمە قانونە ئەساسیە 58 ناتوانێت ئەو کارە بکات. هەر ئەو دەقیقە ئێشێواوێتە.
لذا تۆ یە ئیدەئالێکە لە دەوڵەتە قانون هەست، قانونێک کە نەتوانێت پاسداری بکات وە ئازادی دەربخات قانون نییە. دەرنەتیجە تۆ ئەو دەقیقە لە بەرامبەر یاوێسی قانونێک کە نیەتە من لەبەرەوە بخوێنێتەوە، نیەتە من لەبەرەوەی بخوێنێتەوە بێژێتەوە قسەگەلێگەکەی کۆمەلگا ئەشێوێنێت، تۆ قسەگەلێگەکەی کەوا ئەکا بێ قانون دانێ دەمە منداخە، ئەمە قانون نییە لە ڕاستای ئازادیە، ئەمە قانونە بۆ نابوتکردنە ئازادی و ئەم قانونە تۆ ناوێ فەرمانی لێ بووی. تاگرا مشخص بوو ئێران داهاتوو سەرابێکی درۆزنانەی دەوڵەتی یەهودە ئێرانە، هەر ئێستا ئێشێ ئەم ئێرانە واوێتە. تا ئەوەی تۆ هەرچیشتە ئێمە لە ئێرانە داهاتووە کوڕەخاسەین، ئێمە لە ئێرانە داهاتووە دەڵە دز نیین، ئێمە لە ئێرانە داهاتووە خوێڕی نیین، ئێمە لە ئێرانە داهاتووە فاسد نیین، ئێمە لە ئێرانە داهاتووە پیاوکوژ نین، غەڵەتت کرد، تۆ هەر ئیستا ئێشێ واویتە، هەر ئیستا ئێشێ واویتە. خۆ ئیستام ئێرانە داهاتووە چه شکلیە بزانن ئێمە خەریکین بۆمباران ئەکرێن بە یەک سری کلیدواژە: دموکراسی، فدرالیزم، عدەمە تەمەرکۆز، لابردنە دەغدەغەیە لە تەجزیە تەڵەبی. ئەمڕۆ خالدە عەزیزی ئێژێتی فدرالیزمە ئێمە بەرنامەی سازمانی و حیزبی ئێمەس، بەڵام ئەگەر ئەکسەریەتە جامعەیە ئێران ڕەئی بدا بە دموکراسی، ئێمە مەسئلەی فدرالیزمە خۆمان نەخینە کنارۆ. جدان ئاغای خالدە عەزیزی حیزب مسلح جدان ئەی بۆ لە ئەوڵە ئینقلابۆ کە ئینقلاب کریا و ئای قاسملو تەکە ئینقلاب بە مردمە ئێرانە نەکەوتە ڕێ و وتی من خود مختاریم گەرەکە و ئەکسەریەتە قاڵب بە اتفاقە مردمە ئێرانیش دەنگیانداوە خومەینی بۆ ئەو مخالفەتی کرد، بۆ ئەم گشتە خەڵکتانە بە کوشتا لەسەری. جدان دەی تەکلیفە پازدار و مەئموری ئەمانەی کەوا ئێوە تەحتەناوە ئەمە کوشتتانەوێت و چی؟ تۆ اختلافت چ بوو لەگەڵ دەوڵەتە مەرکەزیە؟ چ بوو اختلافت؟ مەگەر تۆ ئەمڕۆ هەڵ نەگەڕیای تۆ ئێژیت کە ئێمە زوانە مشتەرکێکمان بەناوە زوانە فارسی گەرەکە. دێ ئەم کوردبازیتە لەسەر زوان چییە؟ مەگەر خۆت ئمڕۆ لە ناوە قسەکانتان نایژی بۆ دەستگرتنە بەسەر بازاڕە ئێران ئێشێ حتمما فارسی فێربووی، ئەنا ئەگەر فقط کوردی بخوێنیت کارە بۆ ناوێت لە سنە و سەقز و مەهابات و نەقەدە لە تارانە کەس ناگرێ بەکار. دەی کاکەگیان تۆ ئیستە 12 کلاس بە زۆر فارسی فێرتیان کردگە ناتوانی فارسی قسەکەی، لەهجەت هەست، دروست فارسی قسە ناکەی، نیوەی ئەندامانە ئەم کوردبازیانە لەبەر ئەوەسە ناتوانن فارسی قسەکەن. کاورای کاول تۆ لە کلاس 5 فارسی فێرە خەڵکی کرد، فارسیەکەی نە باشە نە لەهجەی خاسی هەز نە ئەتوانێت کەڵکی لێوەربگرێت تێ هەڵەدەن. یعنی چۆن خەڵکی نایە یەخە بە تۆ بگرێ کە ئەم قسانە ئەکەی؟ چۆن نایە بەر بە تۆ بگرێ؟ ئیستا تۆ لەسەر و قسەی ڕسمی حیزب دموکرات ئەکەی سەگەلت تو لە حیزبیت بەرەونە گیانە مردم و دەمە قۆپانە بۆگەن و جامانەی کەسیف و کوردی بازی دێ ئەوە سەحاح ئێوە تارانیان پێدا وەم دێهاتیانەی دەوروبەرە وا ناتوانن فارسی قسە بکەن و لەهجەیان هەزە ڕۆیتە تاران. تۆوە ئەڕۆی دێ ئەم گشتە قرم و قاڵ و چیق و چاقتانە لەسەر چی بوو؟ لەسەر چی بوو؟ چۆنە ئەندامەکانتان ئیسە دەمیان داخستگە؟ فرە کارە مهمێکتان کرد ڕۆڵە گیانگوێ بگرە ئێوە خەریکن دەوڵەتە ئێرانی بەر لەوەی بگات بە گۆڕینە جانشین خەریکە چتێ تەحتە ناوە ئیجماع مردمە ئێران دروسەکە. ئەها تو لە دموکراتی ئمڕۆ خالەی عەزیزی وتی فدرالیزمەکەیش فت، ئەها وتی فت قەشەنگ چەکوشەخوا تەحتە ناوە ئێرانە دموکراتیکە شاهەنشاهی ئاوای مشتەبا خامنەیی دائەنێن ئەڕۆیتە پێڵاو لێسانە مشتەبا خامنەیی حاڵیت بوو دەوڵەتە مەرکەزی ئەرتشی لە ئەختیارە، پوری لە ئەختیارە، سیاسەتە خارجی لە ئەختیارە،
سیاسەتە کەلانە کشوەری لە اختیارە تۆ لەگرا چکارەی حیزب بە حیزە دموکرات چکارەی شاردارە مەحەلی نەئاغەگیان تۆ حەر لە ئیستەوە کارمەندە دەوڵەتە ئێرانی بۆیە مانگێ $10,000 حقوقە پێدەن خاڵی عەزیزی بۆیە لەو ئوردوگای کۆیە پاڵکەوتکی تۆ 24 ساعتە 7 ڕۆژە هەفتە مف فاسۆلیا ئەخۆی کێ حقوقە پێدە کێ پێدەدا کێ ئەم پوڵە ئەدا بە تۆ ئێمەمانان مەجبورین شەو و ڕۆژکارکەین تا بتوانین دیبێتە 1 ساعتی کەین ئەمڕۆ تۆ قسەت ئەکرد مراد و وەیسی منی بلۆک کردبوو بە هەرتک ئایدیەکەمەوە مرا وەیسیە قەسر شیرینی تو ئەزانی بۆ منە بلۆک کردگە دەم لە ئازادیە بەیان ئەدەی مرا تۆ مناڵە قەسری قاچە ئەخەواتە کرماشان ڕۆڵە گیان من خەریکم ئینقلابێ لە کەفە خیابان و دروسەکەم لەم مردمە تۆ فکرەکەی ئەنتەر ئەتوانیت لەسەر و بیگریت و لەسەر و دروسیکەی بۆ لە دەنگ منە ترسنێوە بۆ ئەترسن دا من ببێرە ئەم گەرمایە بریتانیا لە وەختە کارا یاران دایڤرتیان کردگە گوێم لێداگە چون تۆ منە بلۆک کردگە دەوڵەتە ئێرانی خەریکە ئیجماع دروسەکە لە پشتە ناوە دموکراسیە لە پشتە ناوە ئازادیە و لە پشتە ناوە سەکولاریزمە عەبەی موحتەدی خالەی عەزیزی مچەی هجری گەشتی بۆی مۆرەکەتان پێکەن چون کارمەندن غەڵەت ئەکەن بە ناوە مەردمە کوردە قسە ئەکەنێوە بێجا ئەکەن لەگەڵە خۆتان و ڕەهبەرەکانتان بێشەرەف تۆ خوات مەسخەرە یا ڕەهبەرەکانە مەسخەرەن دەی تۆ تو لە ئێرانی بوویت دەی تۆ بە شوێنە ئەوە ئەگەڕیای زوانە فارسی تەدریس بکەی تو لە حیزبی ئەم گشتە مغۆتە لە چی بوو ئیستا ئەو کڵەشینکۆفە ژەنگاویانە ها بەدەسە گەڵ بۆ گەنەکانە ئەندامە چی پێەکەی شیافیەکەی ئەڕۆی تۆ چی پێەکەی تو فکرەکەی ئەم بەها بەم خەڵکی ئێمەتەدا هەر بەم ڕاحەتیە تەواو ئەوێ مۆری بۆکەی ئەڕۆی تۆ ئەو دێ و خاڵی عەزیزی ئام دیبەیتە من ئەیکەم ئەوێ تۆ سەنەدە تاریخی ئەها ئەمڕۆ یەخەتیان گرت و ئەیان و لە قانونە ئەساسیە ئێرانە خەتە قرمزە تەجزیە تەڵەبی دا ئەنێ یا ناینێ ئەزانی بۆ پرسیارانە کرد لێت بۆ خاترێەوەی ئەگەر بەندی واتانە دانیا لە ناوە قانونە ئەساسیە دەوڵەتە مەرکەزی تۆ نەتوانی بە ناوە مافە مرۆڤ و بە ناوە ئازادی و ئەمانە بەربگری بە قەتڵ و ئامە ئەو کەسەی وانەی گەرەکە لە چوارچێوەی ئێرانە بمێنێت بۆ مباحیەتە ئەم کارە لە تۆ ئەسێنێت لە قانون ئەساسیە ئەزانی من بۆ دیبەیت ئەەکەم و ئیستە لەسەر قسە ئەەکەم بۆ خاتری ئەوەی کە سۆحا وەختی فەرمانە قرتاندنە کەلەی سەرتمدا کەسێ نەیە بێت کە بێژە کارە خراوێکە کرد حاڵیت بوو تۆ ئەندامەکانە حاڵیت بوو بەچکە درۆزن تۆ فکرەکەی تۆ سیاست ئەەکەی ئێمە سیاست نازانین نە تۆ کارمەندی مەئموری ئەمەی کە پێی ئێژن فەردایە ئازادە ئێران یەک سانیە خەلای قودرەتی تیا ناکەوێت ئجماعی لە ئێوەمانان دروست ئەکەن هەنێک کلیدواژە تحتە ناوە ئێرانە سکولار و ئێرانە دموکرات فڕادەنە ناوە دەمە مەردەم تحتە ناوە پاکردنەوەی عەدەمە تەمەرکوز فڕادەنە ناوە دەمە مەردەم تا سوحە ڕواڵەتەکە بگۆڕن بە ئیمزای تۆوە تێ هەڵدریاک ئیستە نەمایەندەی بۆکان و کرماشان و قوروە و جوانڕۆ لە مەجلسە شۆرای ئیسلامی بۆ جاشن گەوات تۆ ڕەهبەرە گەوادەکەت باشن بۆ دە ئەویش ئێرانیە توانیگە بە دەنگە مردم بڕواتە مەجلسە شۆرای ئیسلامی شۆرای شارمان هەست شۆرای دێمان هەست ئوستاندارمان هەست نیروی ئینتزامیمان هەست تۆ چه فەرقێکە هەستەکە ئەوانە چه تەفاوتێتەکە ئیستا ئەکەی چه تەفاوتێ چه فەرقێکەکەی ئەوە عەدنانە بەرزەنجی کڵاس زووانە کوردی دانیاگە بۆ تۆ قەشەنگ ئەڕۆی فێرە زوانە کوردی ئەویت ئەوە انتخاباتە شۆرای شارە ئەوە انتخاباتە شۆرای دێهاکانە ئەوە انتخاباتە مەجلسە شۆرای ئیسلامیە ئەوە انتخاباتە خوبرەگانە تەمامە ئەمانە دەمە قۆپان لە پێیەکیان وەکو تۆ واتیە ئەوان بۆ جاشن گەوا تۆ کوڕەخاسەی بۆ دموکراسی نەتیجەی فعالیەتە تۆست
نتیجەی فعالیەتە حیزبەکەی تۆز دەرەنجامە ئەندیشەی مشەشعانەی ڕەحبەرە گەوادەکان هاتکەسە دەرەوە وا لەسەری ئەوێسیت کوان تو لە بەچکە حیزبیەکانە بێنیستە قسە بکەن تۆخمە ئێرانی تۆخمە ئێرانی ڕعیەتە ڕعیەت زا کەس نەیوت ئێوە ئەم فاسۆلیا مفتە لە کێ ئەخۆن کێ پوڵتان پێدات کێ وەڵا ئێمە یەک ئەگرینەوە دەی 50 دانە خوێڕی یەک بگرنەوە بەر عەلەیهە ئینسانە دروست حساویە بزانم چ گوویەکە خوێن دەوڵەتە ئێرانی فشاری بۆتان هاورگە یەک بگرنەوە دەستوری پێتان داگە یەک بگرنەوە دەی بیگرنەوە چی ئەکەی مەسەڵەن هاتوو لە حیزبی ئەگەر تۆ دەوڵەتە ئێرانی و سپای پاسداران تریبوونە بۆ دروست ناکە کێ تریبوونە بۆەکە سپێون وا لە کەمپەکەی کۆیە کەوتگیت سپێون تۆ کێی مان نیرو داریم بە چی نیرو داری تۆ چی دەستگەوە باوک لە ناوە مردمە کووردا مردمی سەتکراری کاتۆ زوبانێ مادەری عەدنان خەریکەیکە تۆ وتر لە ئیبتیداوە تەدریس ئەکەین زوانە فارسیش زوانە مشتەرەکمانە گشتی تەدریسیەکە حزب دموکراتە گەوات چی گەرەکەکە ئیستا مەوجود نییە چی گەرەکە سیاسەتە کەلانە پولی ئەز ئانە حکوومەتە مەرکەزیست سیاسەتە ئەرتەش ئەز ئانە حکوومەتە مەرکەزیست و دفاع سیاسەتهای کەلانە خارجی ئەز ئانە حکوومەتە مەرکەزیت تۆ چکارەی کنارا و پاکەری چکارەی خوێڕی ئەی چۆن ئیستا ئەندامەکانە یەخەوە پێ ناگرن ئەی چۆن ئەوانەی وا پیانێکی خوانەوادەی شەهیدان یەخەوە پێ ناگرن تۆ سیاسەت ئەکەی جمهوری ئیسلامی پێ ناڕۆخێ بەڵام وڵمە گۆشتە بۆ تێ کەس نایەژێ لەکوێتێت کێ ئەداتێ زەرورەتە ئەوەی کە تۆ لە کۆیە دانیشی چییە کێ ئەم پوڵەوە تۆ ئەدا تۆ حرفەئی سیاست مەداری سیاست بۆ کێ ئەەکەی ئێوە فکرەکەن مۆری ئەکەن بەیانی مۆری ئەکەن ئەڕۆن ئێژن لە ئێران ئینقلاب سوورەتی گرت مردمە فەهیمە ئێران ئینقلابی کردنە خۆی خالەدە عەزیزی ئەم دیبەیتانە بۆ ئەو وەختە ئەکرێ وا تۆ ئەڕۆی تۆ بۆ ناوە شار با بزانی تێڵا ئەکەینە ئاسینە لە دەمە بێتە دەر ئەم دیبەیتە بۆ ئەو وەختە ئەکرێ بەر لەوەی بقۆمێ ئێمە وتمان ئەها خەڵکەکە لە بیری نییە دیبەیتەکانە چەند ساڵە پێش من وا مەوجودە تا تۆ بە ئیمڕۆ گەیگی کناراوە فدرالیزمەکە یا کنار نیاتە کنار یەک پرۆسەی دموکراسی باشێما میریم دێ بڕۆ ئەزانی خەتەرەکەی وا لەکوێ خەتەرەکەی وا لە ئەوە کوڕە سۆزانی خەتەرەکەی وا لە ئەوەی وا تۆ تەغیرە چهرەی حاکمیەت بە ئینحساراتێک وا لە دەسیوە تەئیدی ئەکەی لە ژێرە ناوە ئینقلاب بۆ مردم خەڵکی نازانی مشکڵە ئێوە چییە مشکڵە ئێوە ئەوەسە کە لە مالکیەت خریاگن مشکڵە ئێوە ئەوەسە بێهەمە چیز کریاگن مشکڵە ئێوە ئەوەسە ئێمە شتێکمان هەست بەناوە ڕەنتە نەوتی بەهرەیە مالەکانە ڕەنتە نەوتی حاکمیەت فرۆشە منابع تەبیعی و فرۆشە نەوت هەر بێشەرەفێ بڕواتە ئەو سەرەتدا بنیشێ بەمە تۆدا ئەپڵۆسێنێت خەڵیت بوو و تۆ بە هیچ سیستەمێ ناتوانی بەر بگری بەم ئینحساراتە وا لایوێ بەچی بە دموکراسی مەگەر ئیستەنە ڕێی نادەی بە نەمایندا ڕواتە مەجلس مەگەر دموکراسی شتێ بێجگە لەوەسە خالدە عەزیزیە سپێون و مچەی هەجریە خوێڕی و عەبەی موحتەدیەتی هەڵدریاک فرە کوڕە خاسن تۆ سۆحات دەنگیان پێ بێ بڕۆنە مەجلس بەر بە دزی و فزی ئەگرن تۆ ژیانت ڕەونەق ئەگرێت واسە چۆن تەمامیەتە دەسەڵات بۆ تۆ ئەگەڕێتەوە چۆن ئەم سەرزەمینەوا لە ژێرە پێی تۆ کێشریاگەسە دەرەوە تۆ تەبدیل بووگی بەبێ هەمە چیزێ فڕە دیریاگیتە ناوە شارێ قەوانینە دەوڵەتە ئێرانی هەرچیشتە لە تۆ سەنگێزیوە ئەگەڕێتەوە دەسە تۆ چۆن ئەگەڕێتەوە دەسە تۆ چۆن ئەم تەوزیعە سەروەتە ئیمکان پەزیر ئەوێت چۆن ئیمکان پەزیر ئەوێت ناما دموکراسی میخواهیم ئازادی سیاسی تێ هەڵدریاک تەکەڕانتە نەفت چیەکەن بۆ جواونانەوە بۆ جواونانەوە لەگەڵ ڕانتە نەفتا چی ئەکەن بۆ ئەمە جواونانەوە
لەگەڵ ڕەنتە فرۆشە مەنابع تەبیعیە چیەکەن؟ اتفاقی کە خەریکە ئەکەفێ ئەمەسە ئاغا گیان فەردایە ئێرانێ مەوجود نییە، هیچ اتفاقی ناکەفێ. ئەمانە خەریکن بڕێ کلیدواژە لە ناوە ئێمە جەمەکەن بەناوە ئەوەی کە چەکوشە خوا لە کڵاپ هاوس و لە تەلەڤیزیۆنە لە ئاخر و بە لافیتێ تێنە دەرەوە. مردم ئێران گەیگن بەوەی کە ئاشتیە ملی بکنن، تۆ خەیلە قەڵەت کرد بەناوە ئاشتیە ملی قساکەی، خەیلێ بێجات کرد. مجاهدینە خەلق چوو دادگای نەمایشی دروستکات تا سەرکوب بە تاوسانە 67 بۆ جمهوریە ئیسلامی لەبین بووە. من ئەکبەرە خوشکوشک هاتە ناوە کڵاپ هاوس بەدەسم و دەرچوو، وتم حکم دادگاه سوئد هەتایە مجاهدینی خەلق و ئایندەی مجاهدینە خەلقین لەبین برد، ئایندەی سیاسی، چون لە حکمەکەی دادگاه سوئدا ئێژێت جنایەتە جەنگی بەر عەلەیه مجاهدینێک کە لە ناو جەنگ بەینالملەلیە لە تەرەفە سەدام حوسێن وگە ئەنجام دریاگە، یعنی عەمەلاً لە ئایندەی سیاسیە ئێران مجاهدینە خەلق حەزف بوو بە دادگاه سوئد. تۆ فکرەکەی لە دەسە من دەرەچیت، خوەت و کۆمەڵە و دۆمەڵە و ئەمانە دەرەچن لە دەسە من. ئەمە دیبیتەوەکو سەنەدە تاریخی با بمێنێتەوە لەسەرت، با بمێنێتەوە لەسەرت، لەسەر خوەت و تو لە حیزبیەکانە، تو لە بێشەرەف، بێشەرەفە کوڕە بێشەرەف. بۆ بێشەرەفی چون تۆ وتە کوردبازی زوانبازیە، کوردبازی فدرالبازیە، کوردبازی ئەمانەسە گەوات گشتی ئەمانە مەوجود بوو لەم سەرزەمینە، کوڕ خەڵکە پێدا کوشت. هەڵی بووین؟ تۆ نەهاتکی حتا کناراوێ بۆ خۆت لە مەهاباد بگری، تۆ مەئەموری حقوقەکە پێدەن هەر مانگ بێ قسەگە لێ بکەی وا دەوڵەتە ئێران گەرەکێسی، و تۆ خەریکی ئەیکەم قسانە. هەر لە ڕۆژی ئەوەڵی شۆ کارتان ئەمەوە، ڕۆژە ئەوەڵە ئینقلابیش کارتان ئەمەوە خمەینی بیانوو بگرێت کە هێزە نظامی دروستکاوە کردی، بە بیانووی ئێوە کردی. بۆیە هەرچی شەڕتان کرد ساختگی بوو، فقط کوڕە بەدبەختە خەڵکی وانەی زانی کوژریە. تا ئێستا بڕێک لە مردمە ئێمە تەحتە ناوە خانەوادە شەهید بوون و عەزیز لە دەستچوون، تۆی تێ هەڵدریاگە خوێڕی بێتۆ کوردە ناموسی بۆی لە پشتی نێتە دەرەوە، چون احساسەکە کوڕەکەی چوو، براکەی چوو، شووەکەی چوو، چی بکادەی تازەیتر دەسی پێوە چووگە. ئەزانی بۆ ئێرانی بوون نەنگە، چون ئێرانیەت یعنی ڕعیەت بوون. ئێمە کوردین ڕعیەت نین، ئەو سەرزەمینی شەناوی کوردەوارە. ئەها منجزی دفاعی کرد لێت لە ناوە کڵاب هاوسا، وتی ئستان یعنی بەشێ لە ئێران، عەرەبستانە شێخ خەزعەڵ وەکو کوردستان، ئەمانە ئەسڵەن ئستانە ئێرانین. جا ئیستە جەماعەتە سەربەخۆی خوازە ئستانباز بڕۆن ئەو ئستانە ئێرانی بوونە بەهەسوونە گیانیان تا خاس بگەڕێتەوە پێیانە. خۆ لە ڕوو ناچن، لە ڕوو ئەچن، لە ڕوو ناچن. مشتێ خائنە کوڕە خائن، بێشەرەفە کوڕە بێشەرەف، سۆزانیە کوڕە سۆزانی نێوە. ئەم دیبەیتانیشە نەبۆ ئەوەسە تۆ بێتە سەر ڕاست، ئەم دیبەیتە دقیقەن وەسە و قانونە وا کاوراوتی لە قانونە ئەساسیە داینین مادەکە، و ئەگەر تەجزیە تەڵەب بووی قسەرە بەقرتێنین. ئەم دیبەیتە دقیقەن بۆ ئەوەسە سوحا خوێنە مباحکەم لە جامعە، وەختی دام بەسەر جنازە یەک بە یەکتانە خەڵکەکە تفکا لە جنازەتان، چون ئائیستە سەنەدیەتە تاریخیتان بۆ دروستەکەم. کوڕە حیز، تۆ هیچ کارێک نەکردگە دەوڵەتە ئێرانی بڕۆخێ. کوڕە حیز فکرەکەی وە دموکراسی وتن دەوڵەتە ئێرانی ئەڕۆخێت، انحساراتی لەبین ئەچێت، ئەرتەشی لەبین ئەچێت، مؤسساتی لەبین ئەچێت، مناسبات اجتماعی وا داینیاگە لەبین ئەچێ خوێڕی. تۆ سوحاچویت ئەم جامعەتە تحت ناوە تەغییر دەوڵەتە ئێرانی گرتە دەسەوە، ئەوەی وا انحسارە وارداتە موبایلی واوە دەسەوە. ئەیدا بە تۆ شەبەکەیە تەوزیع کالا، وا سپای پاسداران ئیستە خەریکە لەگەڵە تەوزیع مەوادە مخدرە، ئەدرێ بە تۆ. ئیستە لە حەلیمە کوردستانە لە سووریە قورس تێت، لە حەلیمە کوردستان تێ ئەپەڕێ لە بانە ئەی کوتنەوە ئەیکەنە شیشە، ئیستە لە بانەوە مەوادە سەنعەتیە مەوادە مخدر ئەڕوا بەرەو ناوە کۆرپۆرێشنی یەهودە ئێرانی.
تۆ تێ ئەمانە لە بین ئەوەیت چۆن لە بینی ئەوەیت دموکراسی بێ حەل ئەوێت دابزانم چۆن حەلیەکەی ئادەی ئەمان مەوت خاڵی عەزیزی و حیزە دموکرات و تو لە حیزە دموکراتەکان ئەوانەتانەوا لە پرۆژەی سپای پاسدارانە شرکەتتان کردەوە من 5 ساڵە خەریکم تەحلیلی یەکەم بفامی ئەمە سەنەدیەتە تاریخیە هەر ئمڕۆوا لە کڵاب هاوسە تەکەم مراوەی سیاویت سۆحا ئەمانتە بەرعەلەیه بەکار ئەوەم ئەمانتە بوو لێ ئەدەم و بەکاری ئەوەم چون من ئتمامە حجەتم کردەکە ئێوە و ئەمە گشتی پرۆژەی سپای پاسدارانە سوحا تەغیرە ڕواڵەتەکە کەوتە ڕێ ئەو وەختە دەرئەکەوێ خەڵک ناداتە من لە زانووی بێژێ ئەی دڵە غافڵ چون ئێمە مەوجودین و ئێمە دانە بەدانەتان ئەین لە سیخ حاڵیت بوو ڕۆڵە گیان سیاست ئێمە ئەیکەین تۆ فکرەکەی لەسەر و تەغیریە دەی نە ئێمە مووی ڕێگی لە کەف جامعەوە ئەچین ئێمە ئیدەی ئینقلابیمان واپێ تۆ خەمزە و دەسەڵات و ئەبزارە واپێ کوڕە حیز ئێمە ئەیوەین و تۆ نایوەیتۆ تۆ سوحا ناتوانانی بە خیابانەکانە سنە و پیران شارا بڕۆی ناتوانانی خیاڵ ڕاحەت وێ نە تۆ نە گەڵگەنیگەکانی ئەندام و کوڕە حیز وا یەک پیاکتانتیانیە یەک پیاکتانتیانی ئاخە من فرە ئەشنەوەم ئێژە پێشمەرگیان هەست کوڕە خاسەس دە ئەگە گەواد نیست ئێشە دەمتان لێ بکاتۆ ئەگەر گەوادە توخمە قازیم حەمەنیە دە ئیستە ئێشە دەمتان لێ بکاتۆ کوڕە حیز سەگە لە بەرەدەیتە مەردم ئەوە خەتابە قەیرە ڕەسمیە قەیرە ڕەسمی سەگە لە بەرەدەیتە مەردم بۆ کوردبازی و دەمە قۆپانبازی کوڕە گەوا ئەچیتە سەرە مەمبەر لە عەلیە خامنەئی ئێرانی تری تۆ ئەرێ ئەمە اتفاقێ بووە لەو کڵاپە کەوتگە بڕۆن گوێبن لە قسەکانی خالدە عەزیزیە تێ هەڵدریاگ و حیزە دموکرات و کۆمەڵە عەبەی موحتەدی وا خەپی کرد و گوێی لێ ئەدا ئێوە فکرەکە ئەم دەفە بەدەسە ئێمە دەرەچن مەیان خاڵیە و خەرکوڕی بدە و ئێوە ئەتوانن بدەون تەکە دەوڵەتە یەهودە ئێرانیتانە نە ئێوە تەکە ئێمە تەرەفن تەکە ئێمە تەرەفن ئەم دیبەیتە بەم ئەدەبیاتە کردم بەرامبەر بە ئێوە سرفەن بۆ خاتری ئەوە بوو سوحاوا گیزەی گولەکە بە ناو چاوتەوە هەڵسا خەڵک تف کاتە ناوە کونە گولەکەت کوڕە حیز لایەوە خۆش